زانە پێخۆشە؟ زانم زۆر پێخۆشە چونکە خۆم سەرما بەردەڵات. یەکەم ڕۆژی پاییزە و سەرچنار جارێک گەڵاکانی زەرد نەبوو، بەڵام دیمەنەکانی گزارش لە پاییزێکی جوانەکەن. لێرە ژمارەیەک لە شێوەکارانی کورد هاتوونەتە ئێرە تاوەکو بەدەست و پەنجەکانیان تابلۆی یەکەم ڕۆژی پاییز لێرە پێشن. لێرە چەندین هونەرمەندی لێیە، یەکێک لەوانە هونەرمەند حکمەت هەندیە. مامۆستاجیان سڵاو لێ بێ چەندێک لە ئیشی شەیەەکەم لە ئیشم ناکەی قوربانم بەخێر بێن. یەکەم ڕۆژی پاییزە جەوەکەی چۆنە؟ وەڵاهی جەوەکەی ترخۆ دەردی کابراڵێ وەرزێکمان بەجێ هێشت و چینە وەرزەشی ترەوە. ئەم وەرزە وەرزی گەڵا ڕێزانە، وەرزێکە جوانی و خۆشی ئەرزەکەمان و خاک و ئاوەکەمان. هەمان کات ئەم وەرزە بڕواب کە وەرزی شاعرانە، وەرزی ڕۆشنبیرانە، وەرزی مۆسیقیەکانە، ئەو وەرزەیە کە وەرزی ئیلهامی فێڵین پاییز. تۆ لە چ وەرزێ بۆ تۆ جوانترینە؟ وەڵاهی هەموو وەرزەکان جوانن، بەڵام چونکە من دەردی کابرا لە زەلامێکی سەرما بەردەڵام هەر زستانم پێخۆش. زستانە پێخۆشە؟ زانم زۆر پێخۆشە چونکە خۆم سەرما بەردەڵام. یادەوەری چی هەیە لەگەڵ سەرچنارە؟ وەڵاهی جا چی وای یادەوەریتان زۆر بێ ئێوە لەگەڵ بەخوا ئەرە وەڵای زانی چی کاکە گیان لەگەڵ حاڵەتێکمان دروستە بوو ئێمە هاتین بۆ سەرچنار. سەرچنار بەڕاستی وەکو بۆم باس کردی جێگای ئیلهامە، یعنی شوێنێکە خەمڕەوێنە، بەڕاستی خەم ئەڕوێنێتوانێ، بەڕاستی یعنی زۆر قەزایەتری شەیە کە ئێمە باسی بکەین لە سەرچنارە. سەرچنار ئەکریلیکە بەکارێنیە ئاویە، ئەمە ئەکریلیکە بە ئاویشەکە، بەڵام ئەوی کەوا گرنگ بێ کاکە سەرچنار ئێمال کراوە، وەلو کە بەراوردەکەی بە سەرچنارەکانی جاران فەرقی زۆرە، بەڵام ئەوی کەوا گرنگ و ئەساسە ئێمە مادەم ئێرە بۆتە مەڵبەندێک و خەڵک لە شوێنانی ترەوەیان بۆ لای و یعنی ئەیبینن بێن بۆ سەرکردنی مەفروزە ئەو کەسانەی کە بەرپرسن بەرامبەری ئەم حاڵەتە بەڕاستی ئاوەدانی بکەنەوە، چاچی بکەن، چاویان لێ بێ، یعنی ئێمان نەکرێ. مامۆستا با بێمە سەر تابلۆکە. ئەمە ئەو شوێنی بەرامبەرتە؟ بەڵێ. ئەمە زۆری ماوە کەمی ماوچەیش ماوە؟ بەخوا ئەوێت. ئێوێ ئەمە تابلەی فەنان قەتەواو نابێ، ئەو کاتەشی کە بێتەوە بۆ شاریشی تیاماوە. یعنی هەرمەجە ئیشکردنی تیامێنێ؟ ئەرە بەخوا. بە نیازی لە کاتی گەڵا ڕێزانی شەبیتەوە؟ بەخوا ئێستا ئەگەر مەجارێک ببێ و گروپێک بێرە وەڵا بۆ گەڵا ڕێزانەکەش جوان ئەگەر بێنەوانێ. ئەی پێدا خۆشەوە زیاتر بە گروپ ئیشکەنیەوە. بەخواتر گروپەکە بەڕێز مامۆستا حەمە فەتاح ئەم هینە جەما ئەم گروپەی دروست کردووە، ئەم گروپە دەمێکە زۆر تریشمان کردووە، بەڵام پێ عەجەز زۆرە کێشە و بەڕاستی شتێکی جوانەکە و باشە کۆمەڵی هونەرمەندی کردوێتەوە کەوا دەردی کابراڵێ توانا و هێزی خوان لە تابلۆکانیانە سەرفەکەن شەشی گەورە و جوان. زۆر سپاس بۆ بەڕێستە مامۆستاجیان، سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە هەیە لێرە هاوڵاتیان، گەشتیاران، شێوەکاران ئەمڕۆ هاتوونەتە ئێرە، ئەو شێوەکارە لێوا بینم کە لە قەرەغی ئاوەکەدا شوێنێکی زۆر زۆر خۆشە کە کەشێکی جێوێکی فێنچی هەیە، ئیتر لەو کەشەی سەرچنار و ئەو سەوزای و دەنگی ئاو و لەو لاوە ماسی لە ئاوەکەیە و جۆگە زۆر خۆشە، ئێوەشتوان بێ سەردانی بکەن. بەڵام مانگێکی تر کە بارانێ باری گەڵا ڕێزان دەست پێەکە ئێرە زۆر جوانتریش ئەبێت، بۆیە بەردەوام گەشتیاران هاوڵاتیان سەردانی ئەم جێگایەکەن لە سەرچنار.